بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی بۆچی گرنگە کورد بەهێز بێت لە بەغدا یەکێتی بەهێز بێت لە بەغدا گفتگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر وەفا عوسمان کاندیدی ژمارە 28 لیستی یەکێتی بە ژمارە 222 لەسەر ئاستی پارێزگای سلێمانی. دکتۆر سڵاوت لێبێ کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ خۆت کاندید کردووە. کاکڕانکۆ جەنابەت دەزانی پەرلەمان شوێنی تەشریع قانونەکان و بەدەستهێنانی مافە لە پەرلەمانشدا چەندێ دەژنەمان هەیە یەکە لەو دژنانی کە زەرورن دەژنە سەحیەکانە. جەنابش دەزانی وەکوم پزیشکێکم تقریبا نزیکەی 3 دەیە لە کارتی تەندروستی ئیشەکەم لە ناو نەخۆش و خەمووی نەخۆشەکانم و نەخۆشخانەکانم، بەڵام تەماشاکەم ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ سەکتەری تەندروستی بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەکی خراپ دەڕوە کە نەتوانن خزمەتی هاوڵاتیەکانماکەین، نەتوان پێداوێتە پزیشکیەکانیان بۆ دابینکەین، نەتوانین لە ئاسی متمانەوە ئاوەتەکانی ئەوان ببینین کە خۆمان بە چاو خۆمان دەبین ڕۆژانە نەخۆشخانەی هیوا دەرمانی لێ دەبڕێ، نەخۆشخانەکان کە دەرمانی نەخۆش درێژخایەنەکانە لێ دەبڕێت، نەخۆشخانەکانمان ناتوان خزمەتگوزارەکان پێشکەشکا بۆ هاوڵاتیان، نەقسمان هەیە لە کادری دەژغیری، نەقسمان هەیە لە بنیەی تەحتی. ئێمەش وەکو بەشێکین لەو عێراقە کە ڕبطمان مباشرە بە وەزارەتی سەحای عێراقە کەواتە کە زەرورە دکتۆرێک بێت لە واقعی حالی ئەو هاوڵاتیانە کە ئاگای دێبێ چ دۆخێکی خراپی لە ئەنجامی ئەو قەیرانە دارایی کە ڕوبەڕوو بنەکەوای لێ کردووە گرفانی هاوڵاتی بەتاڵ بێ کە ناچار بێ ڕووکە کە بە فرۆشتنی کەلوپەلی ناوماڵی خۆی، ناچار بێ قەرزکە، ناچار بێ پەنابەرێ بۆ هەموو شتێک تا بتوانێت ئەو پێداویستە پزیشکی بۆ کەسوکار و نەخۆشەکەی خۆی دابین کە جار وا هەبووە گەیشتوێتە و ئاستی کە نەتوان هیچ کە دەستە وەستان وەستەوە بەرامبەر نەخۆشەکەی چاوەڕێی مردنی کردووە کەواتە مەسئولیەتی سەرشانی منە کە بشمە پەرلەمان کە بتوانم وەکو دکتۆرێکی لە واقع حالدا کارەکانیان بگەێنم دیفاعکەری مافەکانیان بم. زۆر باشە دکتۆر، زۆر جار هەندێک خەڵک ینی تا ڕۆژانی نزیک لە هەڵبژاردنیش خۆی یەکلا ناکاتەوە دەنگ بدا، ینی وای دابنێ من کەسێکم لەو کەسانە یان کەسێک ئێستا کە گوێی لە بەرنامەکەمانە خۆی یەکلا نەکردوێتەوە دەنگ بدا یان باوەڕی بە دەنگدان نییە، چۆن قەنەعاتی پێهێنی کە دەنگ بدا؟ پێی دڵم برای ئەزیزم خوشکی ئەزیزم دەنگدان مافێکی حەقی خۆتە سروشتیە کە خوای گەورە بۆی دابینی کردووی و ئەمریشی پێ کردووە لە قۆنەوە ئەمڕۆهم شوورا بینەهم کرێبی هەموو کەسی ئەو مافەی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی نوێنەری ڕاستەقینە خۆی هەڵبژێرە کە بچێتە پەرلەمان. هیوادارم ئەو کەسە کە هەڵبژێرێت کە لە ڕابردوودا لە ئێستادا بتوانە خزمەتیکە کە شوێن پەنجەی دیار بێ کە بتوانێت چی بۆ پێشکەشکە. من وەکو خۆم پزیشکێکم لەو بوارە چەندین ساڵ ئیشەکەم ڕابردووم دیارە کە چیم کرد ئێستاشم دیار کە چیم کردو کە محاولەم کردووە دائیمەن لە کەرتە گشتیەکە ئیشکەم زیاتر خزمەتی کەسوکاری پێشمەرگە و ئەنفالەکانکەم، خزمەتی کەسوکاری شەهیدانکەم، خزمەتی خفەتین و هەژارەکەم کە بتوانم دفاعکەری مافەکان بتوانم خزمەتیانکەم لە بواری خۆم جگە کە لە بوارەکەی خۆم کە چەندین ساڵە خزمەتم کردووە هەمان کاتە لە بواری کۆمەڵایەتی بوومەتە بەشێک لە ئەندامی ئەو خێزانانە کە خزمەتم کردوونە پێیان دەڵم دەنگ بدەن بە کەسێ بتوانێت ڕأیی دەنگی ئێوە بگەێنێتە بەغدا، بتوانە بە زمانی حاڵی ئەو وڵاتە بە زمانی حاڵی پەرلەمانی عێراقسە کە زمانزان بێ بتوانە نامۆ پەیامی تۆ بگەێنێ، بتوانە صاحب ئەزمون بێ لە بوارەکەی خۆی هەستکە بە معاناتت پێی بڵم کەکی هەڵبژێرە کە صاحب شەهید بێ هەستکە بە معاناتی کەسوکاری شەهیدان، کەسێک بێت لە چینی هەژارەکە هەستکە بە هەژاران، کەسێک بێت لە چینی مسەقە بێ شەهادەی هەبێ بتوانێت لەو چینە بێت کە هەستکە بە معانات، کەسێک بێ هەستکە بە هەموو معاناتی هەموو چینەکان لەگەڵیان گەورە بۆ لەگەڵیان هەستی کرد بە معاناتەکەن بتوانە پەیامی ئەوان بگەن بۆ پەرلەمان. دکتۆر دروشمێک هەیە بۆ بەڕێزێت دکتۆری هەژاران، ئایم دروشمە خۆت بە خۆت دەڵێی بۆ خۆت دەستنیشان کردووە لەم بانگەشەیەدا یانەوە دروشمێکە لە نێو هاوڵاتیاندا بە تۆ دەوترێت دکتۆری هێژاران، هۆکاری ئەمە چییە؟ ینی دکتۆری هێژاران لە چیەوە سەرچاوی گرتووە؟ کاکڕانکۆ من بە شانازی ئەو دروشمەم هەڵگردو کە خەڵکم پێمی بەخشیوە بە شەریفی شۆ حسابیەکەم بەرمە چەندین ساڵە خزمەتی چین و فەقیر و هەژار بوومە لەگەڵ ئەوان دەستم پێ کردووە لە شوێن دەمتوانی ئەیادەکەم بەرمە شوێنێکی یا ئەیادی زۆر باش بێت یا لە کۆمەڵگەیەکی زۆر پێشکەوتوبە یا لە دەرەوەی شارە من حالێن ئەیادەکەم جەنابەت دەزانی من لە دەرەوەی شارم دەبەری ڕاپەڕینم کە سەرەتەی
دەستپێکردن لە خزمەتی هاوڵاتیان لە ناحیە و قەزا دوورە دەستەکان دەستم پێ کردە قەت لەواندا نەبراوم لە خزمەتی ئەوان بوومە لە خزمەتی کەسوکاری شەهید و فەقیر و هەژارەکان بوومە کە توانیمە بمە بەشە لە خێزانەکانی لە ڕووی تەندروستی و هاوکاریان کەم لە ڕووی پێداویستی پزیشکیان بۆیان دابین کەم لە ڕووی جاروە هەبە ئیشەکان لای من نەبەکو پزیشکێکی ژنان ئیشەکان لای برادێکی تر بۆ توانم ئیشەکان کار ئاسانیان بۆ بکەم توانیمە دەرماوەی ئەم ڕابردووە بە نمونە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەوەی لەتوانێت ڕووی عملیاتەوە بۆیان بکەم لەڕووی کۆمەڵایەتی و هاوکاریان کەم لەڕووی خزمەتی گەنجانەوە وام لاتە بووم بەشێکی لەو چینە فەقیر و هەژاری کە بەشێکی پاراوەسخەراوە لەم کۆمەڵگایە کە بتوانم هاوکاریان کەم لەم ماوەی ڕابردوو بۆ نمونە من چەندین عملیاتم کردووە بە بەلاش بوو بەلاشەکەیشی ئەو بەوەی توانیمە لە کەرتی حکومی بیکەم توانیمە بیکەم بە ئەوەیشی کە نەمتوانە لە کەرتی حکومی بیکەم توانیمە لە کەرتی تایبەت بۆیان بکەم و بە تەکلیفێکی زۆر کەم ئەو خەڵکی ئێمەش هەمووان خوا دەزانێت خەڵکی ئێمە دڵگەورن و صاحب بژنانن ئەو شتانیان هەمووی لە بەرچاوەکە من لە ماوەی ڕابردوو هەمویان لەگەڵیان بووە میان حساب کرد بە بەشێکم لە خوێن بۆی بۆ نازناویان بە من بەخشیوە بە شانازی شەو هەڵیەگرم زۆر باشە دکتۆر ئیشەڵا لە بەغدا دەتبینینەوە یەکێکە بی لە کاندیدە سەرکەوتوەکان لە بەغدا بەس خوا نەخواسە ئەگەر دەرنەچووی ئایا هەر دکتۆری هەژارانە بی ئایا هەر شێوازە یارمەتیان دەدەی لە ئایندەدا کاکڕانکۆ خزمەتکردنی هەژاران لەبەر خۆم لە چینێکی هەژار هاتوومە گەورە بوومە لەسەر دەست و باوکی دەست دایک و باوکێکی هەژار منیان پەروەردەکرا بتوان خزمەتی کۆمەڵگا بکەم یەکەم وعد و پەیمان لەگەڵ خوای گەورە بووە دوام وعدیشم لەگەڵ دایک و باوکم بووە ئەنجا لەگەڵ خاک و نیشتیمان و خەڵک بووە وەفا لە بەغدا بێ یا لە سەر و چاوە بێ یا لە حاجیاوە بێ یا لە شکارتێ بێ یا لە ئاخر گوندی هەرێمی کوردستان بێ یا لە ئاخر گوندی عێراق بێ لە خزمەتی هاوڵاتیان هەر دەمێنێ ئەوەی لە توانایەکی بۆیان دەکە لە هەموو بوارەکانەوە لە هەموو ڕوویەکەوە بە شانازی شەوە لە خزمەتیان هەر بەردەوام دەبم وعدێکی شمداوە ئینشاڵڵە کەش دەردەچم بۆ پەرلەمانی عێراق لە کاتی ئیجازەکانی خۆم دێم و خزمەتی هاوڵاتیانی دەبەری خۆم لە هەر شوێنە هاوڵاتێکی کورتپێویستی ببم بێ من لە خزمەتی ئەو دەبم بەخۆبەخشیەوە لە کەرتە تەندروستیەکانی کەرتی گشتی خزمەتیان دەکەم ئەوەی لە توانای منە بۆیان دەکەم کەواتەم قەت لێیاندا نابڕم لە بەغدا بم دەرچم یا دەرنەچم هەر لە خزمەتیان بە شانەزی و بەردەوام دەبم لەبەرەوە پەیمانێکە لەگەڵ خوا یەکەمین جا بەستوم ئەنجا لەگەڵ هاوڵاتیان و کەسوکاری خۆم زۆر باشە دکتۆر ئەگەر بچیتە بەغدا ئەو لەوێتی کارەکانت لەوێ چی دەبێ کاکڕانکۆ خۆی وەک جەنابەت ئاگداری هەرێمی کوردستان چەندین ساڵە بە قەیرانی دارایەکی زۆر خراپ تێدەپەڕێ ئەو قەیرانە وای کردووە گرفانی هاوڵاتیان بە تایبەتی بەتاڵبێت و بە تایبەت لە ڕووی تەندروستیەوە تەندروستێکی کلۆ سەکتەرانە کە بەڕاستی تەئسیرێکی مباشری هەیە لەسەر دەروون و جەستە و ئابووری هاوڵاتی و زۆر جێشە لەسەر بواری کۆمەڵایەتیەکەیشی کەواتە پێشەکی ئیشەکای من ئەوە بلە پەرلەمانی عێراق ئێمە قانونێکمانیە لە پەرلەمانی عێراق بێڵن قانون زەمان سەحی بیمەی تەندروستی یەکەم پێشەکی کارەکانم ئینشاءالله ئەو بە بیمەکردنی کەرتی تەندروستی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن لە عێراق جێبەجێ دەکرێت وا دەکەم لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت بەڕاستی 6 میلیۆن هاوڵاتیان 4 محافظەیە بە ئاسانی ئەتش دەتوانین جێبەجێ بکەین ئەگەر ئەومان جێبەجێ کرد باوەڕکە قەیرانێک و بارگرانەیەکی زۆر لە سەر شانی هاوڵاتیان کەم دەکەینەوە لە هەمان کاتژدا لەسەر شانی حکومەت کەم یەکەینەوە بەر لە گۆری ئەو قانونە هاوڵاتی دەتوانێت لە کەرتی تایبەتە لە 175 ئەرکی مەسروفاتی عیلاج و خەدەمیەکانی لەسەر بیمەکاری 125 خۆیدا لە کەرتی گشتیە لە 100 لەسەر شانی ئەو بێ یعنی بۆ نمون ئەگەر عملاتێکی پێویست بێت تەکلیفەکەی لە کەرتی تایبەتە ملیۆنێک بێ ئەو 250,000دا ئەگەر لە کەرتی حکومەتی بێت تەکلیفی عملیاتەکەی بۆ نمونە 100,000 بێ ئەو 10,000دا کەواتە تۆ یەکسەرە بەرگرانێکی زۆر لابەر لەسەر شانی هاوڵاتیان دوایەوە شتێکی ترە زۆر زەرورە بیکەین ئەویش ئەوەیە بەجیاکردنی کەرتی تایبەت لە کەرتی گشتیە بەڕاستی گەریمە بتوانین ئەوە بکەین کەواتە دیسان سەرشانی هاوڵاتیەکان سوکەکەینەوە خۆی ئازادن ئایا ڕووەکاتە کەرتی تایبەت یا ڕووەکاتە کەرتی گشتی لە هەمان کاتژدا ئێمە دەتوانین شتێکی ترکەین هەلی کارکردن بۆ دەرچوانی بەشی پزیشکی بە دکتۆرەوە بە کارمەندەوە ئەی پەیمانگە بە تایبەتی ستافی خێزانی تەندروستی هەمووی لە هەموو بارەکانەوە دەتوانین هەلی کاریان بۆ زیادکەین بەڵام بە مەرجێکی ئەو کارمەند و پزیشک و دکتۆرانە ئەو فەنیانە کە کەرتی تایبەت هەڵدەبژێرن ئەو استحقاقاتی خۆیان هەیە ئەوەشی کەرتی گشتی هەڵدەبژێرن استحقاقاتی تایبەتی خۆی هەیە کە بتوانێت هەردوو لە ژیانێکی شایستە بۆ هەردوو لایەن دابین بکرێت ئەوەی دووهەم خاڵمە سیهەم خاڵمە وا بکەم نییە زیادکردنی سنتەرەکانی نەخۆشخانە سنتەرەکان کە تایبەتە بە نەخۆشی شێرپەند بەداداچون جەنابەت دەزانی ئێمە لە هەرێمی
کوردستان دوو سنتەرمان نەخۆشخانەی هیوامانێ و نانەکەریمانە ڕۆژانە ئازیزانمان لە بەرچاو خۆمان دەمن و دەناڵن بە حکمی ئەو دوو نەخۆشخانە لە توانای نییە ئەو هەموو ژمارە زۆر ئەو هەم ئازیزانە ڕۆژانە ڕوویە دەکەن جگە لەوێت جار وا هەیە عیلاج نییە بۆیان شوێن نییە بۆیان سرەکانیان دوور دەکەوێتەوە یەکەم ئیشەکەم دەبێ وا بکەم لە پەرلەمانی عێراق بە هاوکاری براکان و ئەو خوشکانم کە لەوێ دەبن لە هەموو جانە سەحیەکانی تر یا دژانە یاسایەکانی تر کەوا بکەین نیە داوا بکەین بۆ هەمووان ئەو سنتەرانە زیاتر بکرێت سنتەری بە دوواداشوم بکەین بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر و وا بکەین هاوڵاتمان هۆشیارکەن و دوورکەونەوە لەو مادانە وا بکەین ئەو سنتەرانی کە پەیوەندیان ئەوەیە بۆ پاراستنی هەوڵاتیان لە نەخۆشیە گوازراوەکان زیادیان کرد لە هەرێمی کوردستان یان بەگشتی ئەتوانن بەڵام شتێکی وا بکەین نیە ڕێخستنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان چاکسازیەکی بنبڕ لە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بەڕاستی من تەماشاکەم کەرتی تەندروستی هەرێمی کوردستان بە ئاراستەی کەرتی تایبەت دەڕوە ئەمەش سەر حسابی هاوڵاتیانە کاتی ئێمە بە هەمووان ئەگەر وا بکەین نێڵین کەرتی تەندروستی گشتی لە هەرێمی کوردستان بەرەو ئێمە ژیان گوزار بەڵ ئەوە لە بەغدا دەکرێت بە پشتیوانی هەموو لایەکمان دەکرێت لەبەر لە بەغدا قانونی بیمەی تەندروستی هەیە دەتوان لێوێت داوا بکەین هاوڵاتیانی هەرێم هەموو بە هەموو فئاتەکانیەوە مافەکانی خۆیان وەرگرن مۆزەف بێ کاسب بێ پێشمەرگە بێ کە سوکاری شەهید بێ کە سوکارکراوەکان بێ بەڵێ بەوە دەکرێت کەم بتو بەڵێ دەست خۆش بە دکتۆر لە کۆتاییدا ناوەسیانەکەی خۆت ژمارەکەی خۆت بڵێیتەوە ڕووبکەیتە دەنگدەر و بینەرەکانمان واو کەسانشی کە ڕەنگە تاسە خۆیان نگلا نەکرد بێتەوە بۆ دەنگدان ئەوانەی کە ڕەنگە سەر بە هیچ پارتێکی سیاسی نەبن و بینەری ئێمە بن چیان پێ دەڵێ؟ پێیان دڵم من وەفا عوسمان ئەحمەدم پزیشکی ژنان و مناڵ بوونم نزیکەی سێ دەیە لە کەرتی تەندروستی و لە بواری کۆمەڵایەتی ئیشەکەم لەسەر دەستی 222 لەسەر دەستی شەهیدان و دەستی مام جەلالم داواتان لێکم خۆتان یەکلاکەن و نوێنەری خۆتان هەڵبژێرن ئەو کەسەبێک کە بتوانێت مافی ئێوە بەدەست بێنێت لە پەرلەمانی عێراق ئەو کەسەبێک کە بتوانێت داواکارکات بە خۆشگوزەرانی خەڵکانی هەرێمی کوردستان ئەو کەسەبێک کە بتوانێت شایستە داراییەکانتان موچەکانتان بگەڕێنێت ئەو کەسە کە بتوانێت داهاتوویەکی باش بۆ منداڵەکانتان بەدەست بەرکە بەهێزەوە دەتوانین بە هەمومان بچینە بەغا بتوانین بۆ بەدەستهێنانی ئەو مافانە زۆر بەڕێز دکتۆر وەفا عوسمان کاندیدی ژمارە 28 لیستی 222 یەکێتی لە پارێزگای سلێمانی سپاس دەکەم